خوش به تماشاوان هجا و برزجار کدن د برنامه استیر تایبت ام بحرنه تماشاوان هجا مجار می سرکه برنامه ایشو و که هرگاو ایریشن داگرکری این دولتا ترک و چته نویب تایبتی جیل باشوری کردستانی هر وها پی و گریدای گرنگیا پیک آنینا یکیتیا نتویی آستانگی لپیشیا پیک آنینا یکیتیا نتویی چنه کی جان آلی نخوازن وی یکیتی پیک بینن اف یکش مجار می برنامه ایشون مجارك ديجي تماشافان هجا ایریشن چتین داعشیل سال 2014 ده لدیجی گلیمی ازدی کردین ازدی لشن گاله پیشتی پارلمان بلژیکای پارلمان هولندا جی قرکرنا شنگاله با آوای کی فرمی ناسکر بله تماشاوان هجا میوان هر دو مجاران به دو میوان خوی عزیز و هجاره چاودیر سیاسی ماموستا علی کریمی هر وها سیاست مدار می کردی هجار ازدار علی اطلان را می گوتو بیج بکنون هر دو جیب خیر هاتن برنامه ما ماموستا علی و ماموستا علی از ایرو ناورا دا علی دا منزان مزیچ بکن بله نه وضع باشه ماموستا بریاکو ام دست گوتو بیجا خوب کن دستور آبه کاک علی کریمی و کاک علی اطلان نوچه اکمه هیا بطایبتی جی سروک پیشمرگه این دیرین رزار جمیل هورامی جا اجانسا روش نیوزیرا آخوی و بالکشان سر هفدیتنین کو با همو آلین کردستانی را درباره پیک آنینا یکیتیا نتوی هر وها ریل برگرتنا ایریشین دولت عطب را هفدیتن پیک آنی بون ام هفر الوی نوچه خواه تماشا کن پاش جی امی مجار میوان خوره گوتو بیشو سروک کوملا پیشمرگین دیرینی هرما کردستان جمیل هورامی تکیلدار ایرشکاری دولت آترکا داگرکر جاجان سانوچانا روجنیف سراغفی جمیل هورامی ده هفوینا خود دازانین گل دجریشن داگرکری وان سردنا پارتین سیاسی کرنه صدقني هم مكتب سياسي كان مركز هم مكتب سياسي بكان براين باسي شو هم كسي سيغا لقتكاني من لسر ربجة هذا الجواب شيء لسر عفرين هذا الجواب المجموعين كم لبيت شيء لسر دابرين وشتار وقصف منطقة قلازي وقصف قلاله وقصف كنا ماسيبار وقصف أزمر كذا بشتي سليماني وخلشان لبيتيلور كدوا كسي لسر بجوابات پیشمرگی دیرین جمیل هورامی تکیلداری شری کرد بکردجی و هاقفی پیمانوتون من اسا هاولو سیکلداری خود بود چیه هاولو نشی شربوکس فی او تا من اسا لترب مكتبي سياسي هاوصلوك كان او من ابي سن اگر بيتو بجداري بكان شرنا وخب من بس بكين والله او بالخوان برسي زين فرمن او بله تماشاوان هجا وقت دست پیکا برنامه ده مگود میوان می عزیزانه ماموستا چاودیر سیاسی ماموستا علی کریمی هوا سیاست مدار علی اطلان جار کدن هر دو بخیر هاتن برنامه ما ماموستا علی کریمی و ماموستا علی اطلان بریاکو ام بحثا گرنگیا یکیتیا نتوی بکن هر وها گرنگیا بریارا پارلمان هولندا یا ایرو وقت ناسکرنا ایریشن چتین داعش لسر گلیمی ایزیدی وکا قرکرنه که آقای کی فرمی ناسکر اتخازم بری خوب بدم ماموستا علی کریمی آرمانجا سرکه لگورا تمام علی کریمی وان ایریشن دولتا ترک و داگرکری اویل باشور کردستانی لگورا و چنه زور سپاس کاک اجدر سلاو بو میوانی برز کاک علی و هر وتر بینرانی برزی سترک تیوی حقیقت دوی اما چندین برنامه لسر مسئله هرشی جیشی ترکیه بو سر هریمی کردستان کراوه و زور خلقی دیکش قصی کردو و هموشمان لسر وی متفقین که هرشی پلانی ترک بۆ سەر هەرێمی کوردستان نە مەسەلە قەندیل یا شەرەبانان و گریلاکانی پەکەکەیە هەموو ئەوە باش دەزانن کە سیاسەتی عوسمانیزمێکی تازەی ئاغای ئۆردۆغان لەوە زۆر خۆی زیاتر دەبینێ و ئەمە مەسەلەکە تەنیا لە قەندیل بە قەندیل یا بە گریلاکانی پەکەکەی تەواو نابێت ئەوان لەمێژە چاوی تەماحیان لە دوای وەی کە پرۆسەی ئازادی عێراق ئەگەر بڵێین پرۆسەی ئازادی لە ساڵی 2003 هاتە ئاراوە ئەو خەونە چوودە
ناومێشکی کۆمەڵێک بڵێن نخبە، بڵێن سیاسەتمەدار، بڵێن مەسەلەن تۆریسەنی حزبی ئاک پارتیەوە کە لەسەر پەیمانی 1920 دوای حەربی عالەمی یەکەم و مەسەلەی میساقی میلی کە ئەوان پێیان وایە کە غەدرێکی گەورە لە تورکیا کراکە لە دابەشکردنی جیهان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئەوان غەدرێکی گەورەیان لێکراکە ئیمپراتوریەتی عوسمانی لە توپەت کرا، لە توکوت کرا، ئەوان بەو بەشەی کە بە تورک بڕاوە ناوینا تورکیە، ئەوان بەو بەشە ڕازی نەبوون هەر ئەو کاتیش و هەر ئەو کاتیش گوتیان کە لەسەر لە پەیمانی لۆزانەوە هاتن، لە سیڤەرەوە هاتن بۆ لۆزان و دواتر ئەوەی کە قەرار بوو ڕاپرسی بکرێت لەسەر ویلایەتی مووسڵ ئەوە شەر نەکرا و دەوڵەتان و عوسبەتولئومەم ئاخرەکەی تورکیای بەڕەسمیەت ناسی، تورکیای کەماڵ ئاتاتورک. بەڵام ئەو خەونە هەمیشە و دایم لە نێوان ڕۆشنبیر و شوێنی و ناسیۆنالیستەکانی تورکیادا هەمیشە و دایم هەبووە و هەمیشە و دایم کەڵکەڵەی مێشکیان بووە کە ڕۆژێک لە ڕۆژان بگەڕێنەوە سەر ئەو عەرزە پان و بەرینەی کە پێیان دەکوت عوسمانی. ئەو عەرزە دیارە زۆر هەمووتان دەزانن، ئێوەش ئاگادارن کە ئەو عەرزەی عوسمانی زۆر پان و بەرین بوو، لایەکی دنیا بوو، ینی سنوورەکانی دەگەیشتە ئوروپا، دەگەیشتە نەمسا، سنوورەکانی دەگە بۆڵغارستانێ، سوزانم ئەفریقا، دەگەیشتە لوبنان و سووریا، هەمووی ئەوانەی لەگەڵ بوو، مەغریب و لیبی و ئەمە ئێستا ئەوان وازیان لەوە هێناوە. بەڵام هەمیشە و دایم مێشکیانە، ئارەزوویانە، ڕۆیایانە و خولیای دەکەن. بەڵام ئەوەی کە زۆر لەوان نزیکە مەسەلەکە کوردە. بۆ کورد هێندە حساسە؟ بۆەوەی کە بەشێک لە خاچی کوردستان سەردەمێک ئەویش عوسمانی بووە، سەردەمێک لەژێر کۆنتڕۆلی عوسمانیدا بووە. ئێستا ئەوان زیاتر چونکە بەشێکی گەورەی کوردستان کەوتۆتە خاکی تورکیەی نوێ، ئەو تورکیەی کە دوای حەربی عالەمی یەکەم دروست بوو، ئەوان بە ئەو مەسەلەی نەتەوایەتی و مەسەلەی دەمارگرژی نەتەوەیی لە نێوانی دوو نەتەوەی کورد و تورک بۆوان بۆتە مەسەلەیەکی گەورە کە بە خەیاڵی خۆیان ئەگەر کێشەی کورد لە پارچەکانی تر و بە تایبەت لە ویلایەتی مووسڵ نەمێنێت، ئەوانی تر ئێستا ئەوان هەمیشە و دایم لە خەتەری ئەوەدا دەژین شەو بەوە خەون دەبینن کە نەکا سپەینە کوردەکانی تورکیا کە بەڕاستی زۆرە لایەکی تورکیا دەگرێتەوە، هەتا ئادانا دێ کوردستان لە کوردستانی تورکیا و لەوێ ڕادڕاتە دەریای ڕەش. ئەگەر بێت و ئەوان جیا ببنەوە یا ئەگەر بێت و ڕۆژێک لە ڕۆژان دنیا بگاتە سەر ئەوەی کە مافی کورد بدا لە تورکیا و ئەوان ڕفراندۆم بکەن و جیا ببنەوە، هیچ شتێک بۆ تورکیا نامێنێت. بۆیە ئەوان لە ئێستاوە ئەو ڕۆیایە ئەو خەونە تێکرار دەکەنەوە، دەیڵێنەوە کە ویلایەتی مووسڵ و بە تایبەت کەرکووک و هەولێر بێتەوە ژێر حکمی عوسمانی نوێ. ئەمە فکر و تۆریسێنەکانی ئاکپارتین کە ئەگەر تۆ چاوێک لە کتێبەکەی داودۆغڵو بکەی، ئەوانە بە ئاشکرا باسیەوەی دەکەن لە قسەکردنەکانی ڕۆژانەی ئاغای ئۆردۆغاندا تۆ هەمیشە جوێن لەو قسانە دەبێت کە ئەوان نەخەیاڵی ئەوەن هەیە کە قەندیل ئەوە بکەن لابن. مەسەلەکە بە قەندیل جێبەجێ نابێت، بەڵام بەداخەوە مۆزوعەکە دێرەدایە، مشکلەکە دێرەدایە کە ئەو خەونە و ئەو پیلانە گڵاو و پیسەی دژە نەتەوایەتی ئاغای ئۆردۆغان بەداخەوە بە تەنیا بۆی جێبەجێ نابێت، بەداخەوە هاوکاری ناوخۆمانی هەیە، هاوکاری کوردی هەیە. بەێ مامۆستا ئەمێوەرن سەروێ خاڵێ مامۆستا عەلی کەریمی ئەز بەری خۆ بدم مامۆستا عەلی ئەتەڵان، ینی خاڵێن پر گرنگ گوتن مامۆستا عەلی ئەتەڵان بە تایبەتیش خۆ ئەمێوەرن سەر مژارە جینۆسایدا ئێزێدیان وکو پەرلەمانە هۆڵەندا باوایەکی فەرمی ناس کرد، ئەو بەشێکی گرنگەش بەرنامامە لێتخوازم نەرینێ تەژی، ینی مامۆستا عەلی کەریمی گەلک خاڵێن گرنگ آنین زمان لسر خون و خیالن رژیم
Erdoğan devleta Türk çima beşek ji Kurdan van vê fehm nakin yan jî heger fehm dikin çima vê em bêjin di pratikê de dibin hevkar li gora we. Belê yani em berê xwe bidinê ango em bibîn realîta siyasî ku devleta Tirkî bi dagirkerkirina hinek perçê Rojava û fiîlî fehlen dagirkerkirina başûr esas em karin bêjin çarperçebûna Kurdistanê de facto di perçebûn mirov karê bêje heke perçe azadkirî em jê derxin devleta Tirkî de facto du perçe Kurdistanê dijî dagir kiriya başûr ketiya başûr ne tenê yani her çiqa bahane û haceta tînê ziman jî em ji bîr nekin devleta Tirkî damezranerê wan û şopterê wê felsefa damezrandina devleta Komara Tirkî dibêjin ew perçê Kurdistaniyê dijî divê daxilî sinorê mîsakî millî jêr tê gotin daxilî wê bibe yanî ji xwe re rawad bînin ji xwe re şerhiyetê dibînin ku ew der dagir kirina yanî îrada gelê Kurd statuya Kurdistanê ti perçeyî de qebûl nake mebesta dagirkerkirinê ruhê Kurd û Kurdistaniyê statuya her çar perçaya gul ku perçeyî heke imkan û derfetik bê destxistin xerakirina wê rûxandina wê têkbirina wê hedef û armanca devleta Tirkî serekeya yanî ser vî esasî başûr û Rojava jî em bêjin bi nispeten Rojava hatiye dagirkerkirin yekîtî û tifaka gelê Kurd netewî em bêjin îtifaka netewî esasek ji wê dijberiya devleta Tirkî siyaseta devleta Tirkî ku bi şêwazekî dagirkerî û dijminatî û faşîzane li hemberî gelê Kurd dikeya yanî ji bo ku tifaka netewî çê bibe divê dijberiya siyaseta devleta Tirkî weke esasek bêdîtin yanî Kurdekî li dijî dagirkeriya felsefa dijminatiya gelê Kurd a ku devleta Tirkî dê pêş heke Kurdek bêret neke dijberiyê neke tenkît neke em bêjin li hemberî vê dernekeve nikare bibe perçek tifaka netewî yanî em karin wisa bêjin ku kî Kurd îro dijberiya siyaseta devleta Tirkî dike hikûmeta faşîsta AKP MHP kî li dijî wê derdikeve karê bibe perçê tifaka netewî kî dernekeve hele bipejirînê ew ê nikare ruh û helwesta netewî pêk bîne yanî mirov karê xwendina siyasî ya rewşa heyî û em dibînin wisa pêk bîne çarçovê de binirxîne belê Mosta Elî Kerîmî ev demeke bi taybetî ji dema ku êrişên devleta Tirk çêbûn bi rastî jî li Başûrê Kurdistan tevgerek liv û tevgereke pir biwate û bi nirx alê ger
پارتیên siyasî pêşmergên dêrîn serokê pêşmergeyên rêzdar Cemîl Hewramî me guhdar kir destpêka bernamê de yanî bigiştî atmosfêra di hundirê nava gel de li Başûrê Kurdistanê û nava hêzên siyasî ji bilî partiyek ew jî Partî Demokratîk Kurdistan e yanî atmosfêreke helwesteke kurdewarî pir birêz û hêja ye. Li ser giringiya yekîtiya neteweyî û ev bangên ku tên kirin rojnamavan diçin, hunermend diçin, siyasetmedar diçin, vê bangê dikin hemî partiyên Kurdistanî qebûl dikin tenha yek partî ew jî Partî Demokratîk Kurdistan e mixabin vê yekê qebûl nakin. Li ser giringiya yekîtiya neteweyî çima ev yekîtî pêk nayê astengî çi ne ji bo çi Partî Demokratîk Kurdistan xwe naxê nav vê rêza yekîtiya neteweyî a Kurdî de. حقیقت ئەوەیە کە هەواڵەش کاگەشتەر ئەتۆ باش بۆ پرسیارەکەت مەطرح کرد بۆ هەموو کورد لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەت ئێستا کە مەسەلەی باشوورە هەموو ڕێکخراوە سیاسیەکان ئیسلامی چەپ لیبرال سۆشیال دموکرات هەموویان کە دێتە سەر ئەوەی کە دژی دەوڵەت و هێرشکاری دەوڵەتی تورکیا بوەستنەوە هەموویان یەک گوتاریان هەیە یەک قسەیان هەیە بەڵام ئەو ڕۆکانە بە حکمی چەک بە حکمی پارە بە حکمی دەسەڵاتێکی زۆر کە ئەمە بۆ خۆی کەیسێکی زۆر زۆر دوور و درێژە کە بین ئەوە ئانالایز بکەین کە چۆن ئەو هەموو چەک و دەسەڵاتە کەوتۆتە دەستی بنەماڵەیەک ئەمەش ئەوە ئێستا لە تااقەتی ئەو بەرنامەیەدا نییە بەڵام دەیان زار ئەوەمان باس کردو کە چۆن ئەویان دەستکەوتووە حقیقت ئەوەیە کە ئەمڕۆ بنەماڵەیەک هەیە بە نێوی بنەماڵەی مەسعود بارزانی یا مستەفا بارزانی کوڕونەوەکانی ئەوانە بە درێژایی مێژوو دەسەڵاتیان نە لە ڕێگای کوردایەتی بەڵکو لە ڕێگای سەرکوت لە ڕێگای چەک لە ڕێگای پارە شەڕ لەگەڵ حیزبەکانی تر لەگەڵ پارچەکانی تر تۆ دەکە سیر بکەیت بە درێژایی مێژوو تۆ لە پەنجاکان وەرە لە شێستەکان وەرە ئەوانە شەڕی کوردی ئێرانیان کردووە شەڕی کوردی تورکیان کردووە شۆڕژگێرەکانیان تەسلیم کردووە شۆڕژگێرەکانیان کوشتووە و ئەوانە هەمیشە و دایم لینکێکی زۆر بە قووەتیان هەبووە لەگەڵ دەوڵەتە داگیرکەرەکان کا دوو دەوڵەتی داگیرکەری گەورە بە درێژایی ساڵانی 60 و 50 و 70 و 80 و 90 و ئێستاش کە لایەک ئێران بێ لایەک تورکیا بێت پەیوەندیەکی زۆر زۆر قورس و قایمیان لەگەڵ ئەو دوو دەوڵەتەی هەبووە هەر ئێستا کوونە کە زۆر زاران ئەوان هاوار دەکەن کە ئەلەساس مزایدە دەکەن بەوەی کە ئەوان دژایەتی ئێران دەکەن دوینە پێرێکانە وەفتێکی باڵایان لە ئێران بووە و هاتوون لەسەر ئەوە قسە دەکەن کە لە دوا ڕۆژدا استراتیژی نێوانیان چۆن دەبێت و چۆن نابێت ئەوان هەرگیز بله مامۆستا علی کەریمی ئەم ناخوازن بڕاستیژی ینی ئارمانجا me ew dîrokê de em bikolin gelek derd û kulê me hene rast e lê armanc em ji vê bername ew ye yanî her çi qasî çi hizbekî Kurdî bê çi partiyekî Kurdî bê jî niha di nava Kurda de liv û tevgereke pir mezin heye mamoste yanî insanên pir mezin û hêjan camêrên wek we banga yekîtiyê dikin ez dixwazim divê çarçoveyê de giringiya vê yekîtiyê her çi qasî partiyek Kurdî çend partiyên Kurdî kêma hebin jî em bêtir ji gilî û gazinan banga vê yekîtiyê bikin. Nerîna we de çi pêwîst e ji bo ku aliyên ku naxwazin vê yekîtiyê pêk bînin em çi bikin ji bo wa ku werin ser maseyê nava Kurda da vê yekîtiyê pêk bînin û van planên dewleta Tirka qirêj û ku we destpêka bernamê de te û Mamoste Alî Atalan ji we behs kir ku hêviyên wan ne mesela PKK û mesela Kurd ji wisa dirêjtir jî belê. ئەمە چەندین جار باسی ئەوە کراوە کە ئیمزا کۆکراوەتەوە کەمپین دروست بۆ لە باشوور هەر مانجێک لەوەی پێش 1800 ئیمزای خەڵکی ڕۆشنبیری نێونەتەوەیی خەڵکی گەورە گەورە ئەدیب و نووسەری کوردی هەمووی ئەوانە بڵاو بووەوە هەمووی ئەوانە کرا حقیقەت ئەوەیە کە ئەوەی کە دەبێ بکرێت
بۆ یەکێتێکی نەتەوەیی بۆ ئەوەی کە استراتیژێکی نەتەوەیی لەنێو هەموو لایەنەکانی کوردیدا هەبێت هەر دوای نێوپێرە هونەرمەندان هاتوون داوای ئەوە دەکەن کە نابێت شەڕ بکرێت ئەوەی کە پێشمەرگەی دێرین ئەو ڕۆکانە دەڵێ من دنیاش خرابێت شەڕی براکانم ناکەم شەڕی ئەوە ناکەم هاوسەرۆکی یەکێتی نیشتیمانی هەر ئەوڕۆ لە دانیشتێکدا لە محازرەیەکدا دەڵێ مستەحیلە ئێمە شەڕی خەڵکی دیکە بکەین شەڕی پەکەکە بکەین شەڕی پارچەیەکی تری کوردستان بکەین ئەمانە هەمووی باشە خودی مەسعود بارزانیش دووبارە ئەوەی کتۆ بەڵام ئەوە باشن بەڵام کافی نییە دەبێ فکرێ بکەینەوە کە چ بکەین کە بۆ هەمیشە و دایم استراتیژێکی نەتەوەیی نەتەنیا لە نێوانی پەکەکە و پارتی یا یەکێتی و پارتی یەکێتی و پەکەکە هەموو پارچەکانی تری کوردستان ئەتۆ دەبینی لە نەبوونی یەکێتێکی نەتەوەیی زۆر سادە ئێمە ئێفرینمان لەدەستدا زۆر بە سادەیی ئێفرین ڕۆیی ئەگەر ئەو دەم کە ئێفرین ها تورک داگیری کرد ئەگەر یەکێتێکی نەتەوەیی هەبایە استراتیژێکی نەتەوەیی هەبایە لۆبێکی گەورەی جیهانی هەبایە بۆ ئەوەی کە تورک حەقی نییە شارێکی ڕۆژئاوای کوردستان بێنە داگیرکە ئەو ڕۆکانە ئێفرین نەدەسوژێت سەپۆکی تورکەکان حەقیقەت ئەوەیە کە ئێمە دەبێ وریای ئەوە بین و دەبێ خودی پارتیش کە ئێستا فاکتەرێکی گەورەیە لایەنێکی گەورەیە لە کێشەکەیدا دەبێ ئاگای لەوەی بێ تورک مەشهورە کە دەڵێن ئەگەر چوو بۆ جێگایەک نایەتە دەرێ دەڵێن ئەگەر چوو بۆ شوێنێکی داگیرکردی بەری نادا ئەو دەبێت لەوە بترسێت کە بەیانی دوو بەیانیم ئەو ئێستا بوونی زیاتر لە 30 کیلومتر هاتوتە ناو خاکی هەرێمی کوردستان زیاتر لە 78 دانە ڕەبایە و پایگای لە خاکی هەرێمی کوردستان داناوە ئەوانە تازە کۆناکاتەوە ئەگەر ئەو وەزعی کە بۆی شلکراوە ئەو ڕێگایە کە بۆی شلکراوە ئەگەر هەمومان بەیەکەوە و حەقیقەت ئەوەیە کە قسەیەکی خۆشیش ئەوەیە کە ئەم چەند ڕۆژێکە کە هەموو گەلی کوردستان هاتوونە سەر ئەوەی کە بەڵێ دەبێت یەکێتی نەتەوەیی چێ بکەین دەبێت کۆنگەرەی نەتەوەیی چێ بکەین دەبێت هەموو استراتیژێکی نەتەوەیی چێ بکەین ئەمە زۆر باشە دەستخۆشی لە ڕۆشنبیران لە هونەرمەندان لە پێشمەرگە دێرینەکان دەکەین گەرەک سپاس کاک علی کەریمی مامۆستا علی ئەتەڵان سەر گرنگیا پێکانیا یەکیتیا ناتەوەیی پر bi Kurd ji ber ku dosyame li ser komkujî û qirkirina êzidiyan jî heye em ê bi awayekî berfirem dixwazin li ser vê mijarê jî biaxivin pir bi Kurdî ji bo ev yekîtiya neteweyî pêk werê hema di di deqa de nerîna te de çi pêwîst e kak Elî ama got pêşî divê em karibin helwesteke netewî hemberî dijminatiya dagirkeriya golhemberî gelê me tê meşandin ew helwesta netewî divê em ew bikin berî yani çunku bingeha peydakirin avakirina yekîtiya netewî yana tifaka netewî veya stratejiya netewî ewa ku yani dost û dijmin ji hev bên veqetandin an naskirin yani gava ku em dost bikin dijmin bikin dost ew tifak bi xwezayî nikare pêk were divê pêşî şerê birakujî yani birakujî bêseknandin ango li hemberî dagirkeriyê helwesta netewî bê tund û zelal bê nîşandan diyar kirin ev pêwîst e bê ew kirin dîtina me ez bêjim ne tenê Partî Demokrat vê dê em bêjin rewşa wê sekna wê diyar e ama partî û hizbê dê rêxistinê din yê Başûrê Kurdistanê serî de yekîtî niştiman ama goran û wekî di partiyê biçûk jî hizbê biçûk jî helwestê wan ne diyar ne tundin û ne zelalin divê wirda helwesta wan rasterast bê diyarkirin bê zelalkirin û pêra jî helwesta gelê Kurd Başûr divê helwesta wan dengê wan sekna wan diyartir û zelaltir bê yani sekna dagirkeriyê pêşîgirtina dagirkeriya dewleta Tirkiye di Başûr da
هلوستا اوی انجاخ به چیکرن یعنی پیشی گرتن گوگل رابه پارتی ده حزب ده دنگی خواه بلندتر بکن سکنا نتوی دیار بکن پیرا اف وی به بنگه و زمینه کی باش بوی پیدا کرنا اتفاقا نتوی و اتفاقا نتوی چه بو اتفاقا نتوی چه بو درباسی چه کرنا یکیتیا نتوید به یعنی توی پیشی دجمناتی به سکناندن هلوس لهمبری دجمن به دیار کرن پشت اتفاق چید به پشت اتفاق یکیتی چید به ایجا وقتی گو ام دجمن بکن دوست یعنی هنک آلی دوستانی دجمنار بکن شخوا ام ایدیج چکرنا یکیتیا نتوی گله گله دورن يعني دبي ام بشوازك سيستماتيك مساله بقرن دست ام بهلنجو قال مال باشور حمي بارتي وحزب الباشور الهمبري داغر كريه الهمبري دجمناتيه يعني خاله الهمبري دجمنا دركبن بله يعني خاله گرنگ او بو راست هم بجن پارتیین جداین جبلی پارتی دموکرات کردستان هلوستن و باشن جه رزینه هلوستن پیروزن لی نو کوتی خست نو کو چا باشور کردستان تنه دست پارتی کیده زانی اف جنابی يعني جه اون برلمان چتکن وظیفه وا چیه اندام ولور چنه چما هون اندام حکومتنه اگر هون وصاب بداخیانه که دل مرازی بکن او تیرنا که مادام هون شریک و حکومتنه اندام وی برلمان هنه مادام هون حکومت دنه گرک هون هلوستا دیار به یان جی وی چاغه امی بیژن اف کردستان دست پارتی کده او ترولاوه دوی وارد تنه از لیبورن جوت خازم مجاره ما دن او جی مامستا علی کریمی و مامستا علی طلان برلمان هولندای ایریشو و چتین داعش لسر کردن می زیل شنگال وکه باوی کی فرمی وکه جنوساید وکه قرقرن بنافکر ام بهر لوین و چه خو گذار تماشا بکن پاش جی ام وی مجاری بهر دو میوان خوره گوتو بیش پیشنهاد کو پارلمانتر یکیتیا خریستیان دموکرات سیده آن کویک پیشکشی مسیکر لپارلمنت و هولندا کت بردنگدانی پیشنهاد بیک دنگ هات قبول کردن ده پیشنهاد ده به بیرخستن پارلمنت و اروپا پارلمنت و کنسل اروپا جواتا نونران دولتین یک بوی آمریکا کمیسیون نتین یک بوی با سوریه و هری داویجی پارلمنت و بلژیکای کرینن هوانه کوچته این داعش لسر ایزیدیان مسیحیان و جوا کدنین اتنیکی و اولی کرینه و که سوچین لدیجی مروباهیه و جنوسید دانسینه ده دوام پیشنهاد ده گوتن پارلمانتو دیار دکه کو داعش لدیج جواک ایزیدی جنوسید کریه سوچین لدیج مروباهی پیکانیه لگل وی که تکیلداری فرمان سه طبقه 2014 4 پیشنهاد دنجی هاتن قبول کرن ده دارزاندن داعشیان هولندای ده دوی دنگ قربانین ایزیدی جی بهیسن و مافی تضمیناتی بناس کرن جبو عدالت دارزاندن چته این داعشین کوچدر و چونه هرم و سوچ کرنه جدناو ده لهرم پیکوره دوی فون آلی کاریاج بو پشتگیری آجن و زاروکی نزیدی کوبونه قربانی هویتیا داعش بیزده کرن دوی حکومت پشتگیری بده جنو و آوا کرنا شنگالی درونشنای که تیرمه های پارلمنتو یا هولندای ده وزیر کارن در و سیغرید کاخشی لسر ناوی حکومت پشتگیری دابو پیشنومه وزیر هولندی دیار کربو که حکومت هولنداش بو ناز کرنا قرکرنا ایزیدیان دقادا نام نتوی دجی کاردکه دست نشان کربو که حتی او یک پیک وره وی خبات نخوین کم کرن و رادس کرنا دلین قرکرنه جبو ناوندالی کل ناصر بخویا نام نتوی یا گریدای نتوین یک بوی دوام بکن سی حزیرانه کمیسیون تکیلین در و پارلمنت و بلژیکاجی ایریشن چته این داعشین سه طبقه 2014 لدیجی ایزیدیان بفرمی وکه جنوسید ناس کرد پشتی بلژیکا و هولندای نها چاول ولاتین دن این جیهانیه کو فرمان لدیجی ایزیدیان وکه جنوسید ناس بکن و برپسیان خوین دوی مجاری ده بجیبینن de ongelijkheid in de maatschappij. بله مامستا علی کریمی اجته دست بکن بریاره که باشه بگمان یعنی ام نابجن تشكي خرابه يعني واطيا و برياري بفيرنجي جينوسايدا يا نجينوسايدا اگر براتيكي ده تشتك نه كرن واجد بيجم جينوسايدا فرق من برلمان هولندا شي نافي برلمان هولندا از اجدرم فرق تنه
هگر تا گو جنوساید ہے گرک تو دروانه کی تد پراتیک ده اف گلی قربانی بونه قربانی گرک تا آلیکاریا آب که دستکی بده کسین سوجدار حمیدار زینه یعنی اف جی پچکی دروتیک حری مزن ای اوروپای مخابن از وی کت بیجم لیدی ساجی ام از یعنی دبیجن بریاره که باشه لی اساس نگوتنه اساس پراتیکه فرمو موست زۆر ڕاستە زۆر ئەوە بە پێشەچی بەڕاستی دەستخۆشی لە خەڵکی ئازادی خواز و خەڵکی مافپەروەر و خەڵکی مرۆڤ دۆست هۆڵند بکەین کە بوێرانە زۆر بوێرانە گوێیان نەدا بەوەی کە تورک دەڵێت چی یا عەرەب دەڵێت چی یا ئەوە حەقیقەت ئەوەیە کە وڵاتانی عەرەبی دەڵێن چی ئەوان زۆر بوێرانە هەنگاویان هەڵگرت و مەسەلەی شەنگار کە بەڕاستی لە ڕوانگەی منەوە کە هەر 2014 من خۆم لە کوردستان شاهیدی ئەوە بووم کە بەڕاستی لە جینۆساید گەورەترە ئەوەی بەسەر گەلی و میلەتی فەقیر و هەژار و بەستەزمانی ئیزەدی هات لە شەنگار بەڕێی من زۆر لە جینۆساید گەورەترە ئەوەی کە لە هەزارەی سێهەمدا لە ساڵی 2000ەکاندا ئەوان بێن کەنیزەک بگرن کچی و ژنی کورد وەکو دەستکەوت و غەزا و وەکو دەستکەوتی ئیسلامی برن بیفرۆشن لە بازاڕەکانی کەنیزەک و ئەوانە داوە بیدەن بە ئەمیرەکانی ئیسلامی ئەمە دەبێ بە شەریەت شەرم بکە بە شەریەت دەبێ نە تەنیا هۆلەندا دەبێت بە شەریەت بێت شەرم لە خۆی بکە تف لە خۆی بکە کە چۆنە لە هەزارەی سێهەمدا دووبارە سەردەم و قانون و ڕێساکانی سەردەمی عومەری بنی خەتاب سەردەمی محەممەد سەردەمی ئەوە زندوو بۆتەوە چۆن شتی وا دەبێت یعنی ئەمریکا داعش کردی لە شەنگار لە چیای شەنگار لە ڕۆژاوا ئەمە ناچێ لە دنیای مرۆڤایەتی لە دنیا یعنی دەبێت چ بێت ئەوە دەبێت بۆچی دنیا ئەوەندە بێت دەنگ بە حەقیقەت ئەوەیە کە ئێمە دەبێت ئاوڕێک بدەینەوە سەر خۆمان ئەمە دەبێت بە دنیا بڵین کە ئێمەی کورد لە هەر چوار پارچەی کوردستان بۆ ئەو غەدرە گەورەیە بۆ ئەو زوڵمە گەورەیە وەک یەکین تۆ دەزانی کە زۆر جاران دوژمنەکانمان دنیای ئوروپایە دۆستەکانمان دێن بە چاومانی دادەدەنەوە دەڵێن لە شەنگار دەستی کوردیشی تێدا بوو ئەمە زۆر ناخۆشە ئەمە هێردا بڵێ ناخۆشە وەختێکە تۆ دەچی ئەو لۆبێ گەورە دەکەی ئوروپا پارلمانێکی وەکو بروکسێل وەکو هۆڵندا دێ بەرەو پیرتەوە و دڵسۆزی لەگەڵ دەکا هەمخۆری لەگەڵ دەکا بەڵام لەولاوە کەسێک پێت دەڵێ خۆشتان دەست و تێدا بوو ئەمە ئیتر کارەساتە ئێمە دەبێ بەڕاستی لەسەر ئەو مۆزوع زۆر پێدا بگرین قسەکەی جەنابەت کاک ئەژدەر زۆر ڕاستە زۆر باشە ئەو بە جینۆسایدی ناسان دڵی عەلی و ئەژدەر و مامۆستا عەلی خۆش کرد سۆوات ئینگلیسی دەڵێت کەچی دەڵێت چی بوتی کەچی ئەوە کردبان ئەوە بەڵام ئەمە حەقیقەت ئەوەی کە ئێستاش پاش 80 ساڵ ئەڵمانیا مەجبورە قەرەبووی خەسارەتەکانی جوولەکە بداتەوە هیتلێری بداتەوە ئەوەی کە ئێمە زۆر سادە لە هەرێمی کوردستان لە دوایەوەی کە دەسەڵاتمان هەبوو لە بەغدا سەرۆکۆماری مەبوو جێگاری سەرۆکوەزیرانی مەبوو وەزیری خارجەی مەبوو ئەو هەموو وەزیرەمان هەبوو بەڵام ئەو جوورەی کە دەبوو قەرەبووی ئەنفال بکرێنەوە نەکراینەوە ئەو جوورەی کە دەبوو قەرەبووی هەڵەبجە بکرێنەوە نەکراینەوە دەزانی بووە دەبێت میلەت بزانێ خەتای دەرەوە نەبوو خەتای خۆمان بوو خۆمان یەک نەبووی خۆمان بووین سوور نەبووین هەڵەو زەمان هەڵەب زەمان بدەنەوە خۆمان سوور نەبووین لەسەروەی کە ئەنفالەکانمان بدەنەوە ئێستاش مەسەلەی شەنگار ئەگە هەروە بێ قسەکەی جەنابەت دروستە بڵینجا زۆر باشە gelek spas em ê vegirin cema kak Elî Kerîmî Mamsa Elî Atalan wek Kurdekî êzîdî rast e yanî me got jî giringiya praktîzekirina van biryaran welatên Ewropa yanî gelekî rovîne zanê eş te re bêjim ez berpirsiyarê vê gotina xwe me yanî
سخت کارن دروات کن رویتیه دکن لعالی کی عدسه تولو تدخن دلت خوش دکن لعالی دیده بدجمینه تره ایتو دولت ترکیه داعش برشن قاله دولت ترک بر افکاری وکینه المانیا و اوروپا و هولندا و ولات ویران جدا تمام بریارك ساعتا و نخوش خوش یا نخوش لید پراکتیزه کرنا و بریاری ده وکی وان 5000 جنيه ما وگرنی و بریاری ما وگرن او جنيه ما يكو هاتن او زاروكن ما يكو هاتن كشتن هاتن تجاوز كرن وكي وافا گردي گرنگيا يعني ام اس گرنگي نادم برياري از گرنگي ددم بيتر براكتيزا كرنا وان برياران وام جيولو دلي خوشك نكن خوش نكن مال اخرون بيجي ولا ساعتها خوش مر بريارك دان وجينوسايد قبول كرن نكرن جهنم كري براتيكي ده لازم بله اون راست بیشن یعنی براستیجی گلک بریاره باش لسر گلک موضوع گلک بویرا ام بیشن پرسکریکا تین دان اما پراتیکی دا عمل دا اجبرگو پیک ناین قیمت وا بریاره جنینا یعنی بگومان اجبو ما پراکتیزه کرنا فعالیات دا کوپیک وری چقا جدینا چقا کارن و پیک بینن او خالقو دست نشان کرنا محاسبه کرنا کجرا حوالبندی وان شریکی وان یکو علی کاری کرنا یکو پشتکریه زیدیا نکرنا کاری بونو نکرنا او جی سوجا امزانن ایرو او هزو قوته گو خوازن دیسا بگرن شنگاله او هزو قوات الوربون سر ازيديا بازدان وتسليم داعش كرن او جي سوجا كي مزنا وكي ديجي وجي قوت يعني حكومه اردوغان هنجي داوطولو يعني دقوتنا سرهلديري جوانن حاجزبونا نحقير وهاتي كرن يعني هیچ دولت ترکی حکومت دولت ترکی فرمی اف کمکوژی اف جنوساید رخنجی نکری یعنی تا ام بیشن پروتستو نکر حکومت ترکی هفکاری وابو بله یعنی نه ام دوی ام بیش هف درخن بگومان گازنه ما بگشتی بگلم پری الهمبری اوروپا و دولت اوروپا و امریکا او در دور دولت بیژن ام دموکراتن هومانیستن ما فی مروات پاریزن ام اشتا ما فی گلاک و قدر خوب خود تاین بکن کود هپیمانا نتوی یک بویدا سلف دیترمینیشن تیگوتن او هاتی دست نشان کرد اما ملتکی وقت ملتکی سر 40 مليوني ريا 5 مليوني اما ام بینن چتیز سریوی هر وسا اولا کی باوریا که وکا ازداتی هری کم 5000 سال کونار و قدیم دروش لاتا لابین داد مزوپوتامیا دا گول همبری وی اف جنوساید فرمان هاتیل دار خستن تانه بریاره که اشتازه بریاره که بدم دلی وی جبا که وی باوری خوش بکم آنا دنیای را بیجم از چقا هومانیستم اف تیر ناکی ام جبیر نکن گو نونرا نتوی یک بوی العراقی نا برپرسی عراقیا وزیرا کار پاراستنا دولتا هولندا بو بره او ایرو نونرا نتوی یک بوید عراق داد پیمانا جوتمه الهمبری ازیدیا شنگال او خوشی تیدا حاضر بو یعنی ام دوی وی بویاری بگومان اب بریار گلک راستا گلک باشا ام کیف خوشن اما شوپاندنا وی بریاری او جی گرگم بله هفدیتین به حکومت هولندا را و حمی پارلمنت دولت را حکومت دولت اروپا را حتی امریکا را کو هفدیتین بکرن به شوپاندن و زخت سروان بکرن کو آوا کرنا شنگاله
وگره پنابر شنگالی پاراستنا شنگالی هیز و قوت پاراستنی کو بینا قبول کرن ستاتوی شنگالی ستاتوش بو شنگالی راکرنا سنورا نابرا شنگالی و روجاوا دا تایبت دمل اقتصادی دا دمل اکونومیک دا عبوری دا جبو شنگالی گله گرینگه چونکو جغرافیک اردگاری شنگالی گله به روجاوا بله يعني حمي طلب ازيديانا جو كونفرنسا كناب نتوي شبي يعني ابوكا كونفرنسا كناب دولتي ناب نتوي كونو نري بعد دولتي اوروبي وامريكا حتى روسيا جي تيدا جيه بكرن جبوي ابا كرني جبوي ستاتوي جبوي باراستني اب حمي خال تيدا افغان بين براكتيزا كرن کو ام ادی جدیت آوا بریاراجی ببینن چونکو ام هیوی دکن گو جدی بن و ام بشوپینن قالك سباس ممسح علي طبعا كاك علي كريبي هم ضد قيمه ما نهايه تجهب رجاتكم يعني دو امج اوروبا بخازن امريكا بخازن ورن اواب كن شنغالي نظام تشيبكن ما ام كرد ما ام مرينا ما ام كورن شحتن شلن چنه كرد بخود كارن ويه كي بكن مخابن يعني جرنجيا برياكو ام غازنا ج اوروبا بكن ج هولنديا بكن ج المانيا بكن يعني ج امريكا بكن كورم غازنا خو بكن كرد نو ملتكي كو تكچويه كو نقاربه شرغالي بين سربيا راكي سربيا نتني كرد دناوا كردن ازديه شنغالي بخودجي بصدان بحزاران كس هنكو خودي الخدر ناكفن لخول ناسنامه خويا ازداديه درناكم ناشنغالي درناكم پر بهساني شنغال فروتن نتني كردن مسلمان اي ازدي بخوج نافده افراستيه ك ام جودوره بيجن گرنگيا كو ام بهتر بالي بكشين لسر كدا خو كرد بخو چه ازدي چه نظام اولندن ام بهفر خودي الفيشنغال خويا برندار در كفن ون سر وچيد بيجن دقه ما مستش كراماتله زور سپاس حقیقت و راستا او رکانا دنیا بلین کاری خوی کرد لسر هریمی کردستان دنیا زور کاری کرد اوی که خراپی کرد خومان کردکان بون اوی که کرکوب اوی لها دو دانه آسایش دو دانه پرورده دو پولیس دو جیش اما خوی وای کرد که کرکوب آخرکی نبو پارتی بی نبو یچتی بی لا دجایتی خویان او دوانه کرکوچان آخرکی آواله کرد که دایان او بعرب حقیقت اوه او رکانه لشنگار عینی سناریو خلیک بقومتوا اگر ایمی کرد لشنگار اگر خودی ایزدی کان استاتو بزانه یک دانه کچی که اسیری داعش بوا او سفیری متحده نادیا استا خوی کچی ایزدی بلام ایشکی پوستکی زور گوری دیپلوماسی گوری هیا لباری مروفاتی و اما دبي لوانه استفاده بكين اما دبي لحموي او نخبانه دبي لحموي او هيزو توانايك او ركانه دتوانين كالتشي ورغرين بين وبراستي سوربين وقبري حزبكان للشنغار دول كينوا حرامي بكين رقبري دو حزبان وبيني قربوي اوان بيب كيدا وكا للشنغار كان مخابن دما مبداوي وما مستقبل از جبركو نوچهنه ما مستشار سیاسی کاک علی کریمی هر وها سیاست مدارنه هجا ما مستشار علی اطلان از گلک سپاسیات کن که اون تولی برنامه ما بون مخابن دمامه بداوی بو امن کارز بو سازه دترب کن نوچه جهنه گلک سپاس بو تولی بونه سلابرس گلک سپاس بله تماشاوان هجا ایروجی امگهان داویا برنامه خواه استیر تایبت حیا جاره کدن خیر و خوشیده بمینید